دەیەوێ گەورەترین باڵەخانەی جیهان لە عەرەبستانی سعودیا دروست بکە کە تێچوەکەی 50 ملیار دۆلارە و دەتوانێت 20 دانە باڵەخانەی ئیمپایر ستەیتی نیویۆرک لەخۆ بگرێ و نزیکەی 12 دانە بورج خەلیفەش لەم باڵەخانەی سعودیا شوێنی ببێتەوە. ئەو باڵەخانەیە بە شێوەیە گەورەیە لە هەر چوارلاوە سەیر بکری هەر بەرزە بەهۆیەوەی شێوەیەکی ئەندازایی شەش پاڵووی هەیە. ناوی ئەو باڵەخانەیە مکعبە یان موکابە بە ئینگلیزی. سعودیا دەیەوێت ئەو باڵەخانەیە مکعبە بکاتە گەورەترین و پێشکەوتوترین باڵەخانە لە مێژووی جیهان و دەیەوێت سەرنجی گەشتیاران بۆ خۆی ڕاشێشێت. پلانەکە وایە باڵەخانەکە لە پایتەختی سعودیا لە ڕیاض دروست بکرێت جگە لە باڵەخانەکە چواردەوریشی بە هەمان شێوە بە باڵەخانەیەکی نیشتە جێبوون پارک پێشوازیکردن شوێنی تەرفیهی و ڕێستۆرانتەوە دابەش بکرێت. تێچووی گشتی پرۆژەی مکعب 50 ملیار دۆلار دەوەستێت. جا ئێستا سعودیا پارەکەی تەرخان کردووە بنیاتنانی دەستی پێشکردەوە. سعودیا دەیەوێت کۆتایی بە ناوبانجی بورج خەلیفە بێنێت. هەرچەندە باڵەخانەیە بەرزترین نابێ تەنیا گەورەترینە بەڵام دەیەوێت هەموو خەڵک لە جیهان